بنای خۆی بەرزبراوتە سڵاوتان لێبێت بەڕێزان خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لە پرۆگرامی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەور و بڕگە و بابەتی نوێمان ئامادە کردو بە هیوای ئەوەی کاتەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردن لەسەر کاری بە کۆمەڵ و حیزبایەتی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە. کامە تەوەری یەکەمە هاوکارمان عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە پێشکەشمان دەکات. تەوەری دووەم دێینە سەر ئەو کارەساتە مێژوویەی کە دوێنێ لە شاری هەولێر لە دادگای هەولێر ڕوویدا کردنی دەنگە ناڕەزایەکان و ستەمکاریەکانی دەسەڵات کە دیارە تا دێت بەردەوامەوە و دوێنێ قۆناغێکی دیکەی ستەمکاری بەرامبەر بە کوڕانی بادینان کە تەنها لە پێناو داواکردنی قوت و بژێوی ژیانی خۆیان و خەڵکی هاتبوونە سەر شەقامەکان یا لە پێناو لایک و کۆمنت و نامەیەکی مەسنجەر 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرا و ئەمەش کاردانەوەیەکی زۆری لەلایەن هاوڵاتیانەوە لە چین و توێژە جیاوازەکانەوە بۆ دروست بووە و سەرجەم زۆرینەی هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەگەر باگراوندە حیزبەکەی لە یەکەیتەوە توانم بڵێم هەموو هاوڵاتیان پێیان وایە ئەمە ستەمکاریەکی ئاشکرا بوو بەرامبەر بە هاوڵاتیان بەرامبەر بەو هاوڵاتیانە کراوە کە دوێنێ لە دادگای هەولێر 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرا بە شێوازێکی ستەمکارانە کە تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر هەمان بابەت و تەوەری سێیەممان دەبێ قسەکردنە لەسەر کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بڕیار وایە سبەینێ و بەشداری 900 ئەندام لە شاری سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێت. بەڵە بەرزان لەگەڵەمانشدا کۆمەڵەیەک ڤیدیۆ بڕگەی پەیامنێرانمان دەبێت سەرتاش دەچینە لای ڕەوشی پێشوهای سەرجەم شار و شارۆچکەکانی یاریمی کوردستان.
بەڵێ بەڕێزان دەچینە لای تەوەریەکەمان هۆک پێشتر ئاماژەمان پێکرد کە هاوکارمان ئیمران ئەمیری لە هەولێرەوە پێشکەشمان دەکات. ئیمران سڵاوی خوای گەورەت لێبێ ئەم کاتت باش دێنە لای تۆ بە پێشکەشکردنی تەوەریەکەم فەرموو. بەڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە تەوەر و بابەتێکی نوێ لە شاری هەولێر بەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ باسی کاری بەگرو بەکەم، یان چۆنەڵی کاری دەستە جەمعی کە بزانین لە ئیسلامە چۆن باس کراوە و لە ڕوانگەی ئیسلامەوە کاری بەگروپ و دەستە جەمعی چۆنە و هاوکات باسی حزبایەتیەکەین بزانین حزبایەتی لە ئیسلامدا چۆن پێناسە کراوە و بەکێ وترێ حزب و ئەبێ حزبایەتی چۆن بێ. بۆ ئەمڕۆ لەسەر ئەم بابەتەیە میوانداری مامۆسایەکی ئاینیمان کردی مامۆسا عومەر زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی. مامۆساگەر پێم بڵێ کاری بەگروپ چییە لە ئیسلامە چۆن باسی کاری بەگروپ و کاری دەستە جەمعی کراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی سڵاو ڕێزم بۆ جەنابتان و بینەرانی زێدە ئازیز. دیارە بابەتی کە بابەتی ڕۆژ بەڕاستی بابەتێکە پێویستە قسەی لەسەر بکرێ بۆ زیاتر بەبیرە خۆمان بینینەوە ئەوەی کە دەشزانین. کاری دەستە جەمعی ئەو کارەیە کە کۆمەڵە خەڵکێک لە کۆمەڵە خەڵکێکی دیاری کرا و لە چوارچێوەیەکی دیاری کرا و کار دەکەن بەرەو هەدەف و ئامانجێکی دیاری کرا و وەکو ڕێکخراوێک زیاتر ئەو بابەتی ئەو زاراوەیەکی نوێ ئێستا کە هەیە پێشەوەی بینە سەر حزب. طبعا حزب هەر قۆناغ بە قۆناغ دەست پێ دەکات هەر لە شانە و ڕێکخرا و ئەوانە دەست پێ دەکات تا دەبێتە حزب. بەگشتی کاری بەگروپ لە ئیسلامە چۆن باس کراوە؟ طبعا ئەگە تەماشا بکەین ئەو زاراوەیە مامۆستا ئیمران ئەو زاراوەیە طبعا لە دوای کۆتایی هاتنی ڕژێمی بەعەز زیاتر ئەوە تەشەنەی کرد و لە ناو برێن کوردستان و عێراق و ئەوانە زیاتر گەشەی کرد. هەرچەندە لە وڵاتی ئەوروپی زۆر ئەو شتە باس کرایە و کتێبشی لەسەر زیاتر کتێبەکان لەسەر بە عەرەبینە لەسەر ئەو بابەتانە و هەروەها کوردی خۆشمان ئێمەش تێدا سوودمەند بووینە لەوەی کە کاری بەگروپ هەر چاڵاکیەکی جەماوەری لە چوارچێوەیەکی وتمان دیاری کرا و کە جموجۆڵێکی جەماوەری کە دەکرێت بە چوارچێوەیەکی دیاری کرا و بە ئامانجێکی دیاری کرا و هەدەفێکی دیاری کراوی هەبی ئەویش مەبەست تێدا لەو گروپە ڕێکخستنی ئەو گروپە و تەنزیمکردنی ئەو گروپە و هەنگاونان بەرەو ئامانج و هەدەفێک بۆ بەرژەوەندی خەڵک و کۆمەلگایە. طبعا هەموو شتێک طبعا لە خزمەت خەڵک و کۆمەلگادا دەبێت ئەوجە چ لە بواری ئاینی چ لە بواری سیاسی چ لە بواری ئابووری و کۆمەڵایەتی و گەشە پێدانی مرۆیی و هەر یەک لەوانە مەسەڵەن بۆ نمونە ئێستاگەر تەماشا بکەین ڕێکخراوێک یان حزبێک لە ڕووی سیاسیەوە مەسەڵەن پێک هاتووە کار و پیشەیان چییە؟ مەسەڵەن بۆ نمونە ئەگەر هەر سیاستێک کە بەرەو ئاراستەیەکی خراپ و چەوت ڕۆیشت و بەلا ڕێدا ڕۆیشت ئەو گروپە ئەو ڕێکخراوە ئەو حیزبە ئەو چینە ئەو جەمعە وا دەکات کە ئەو سیاسەتە ڕاست بکاتەوە. ئیسلامانمان دەدا بۆی کە کاری بەگروپ بکەین مامۆسا؟ بەڵێ ئاینی پیرۆزی ئیسلام خۆی دەستە جەمعی دەوێ ئەو ئاەتەی خوای گەورە کە طبعا هەمووی لەو ئاەتەدا کۆ بکەینەوە کە خوای گەورە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. طبعا ولا قد جمعيتي دائما لسر چاکە و باشە و بەرەو کاری خێر ئەمە دەستبار لەگەر یەکتر بکەین دەستباری خێر و هاوکۆمەچی یەکتر بکەین و بتوانین هەمومان بە ئاراستەیەکی چاکدا بڕۆین بە ئاراستەیەکی باش کە سوود و قازانجی نەک تاکە شەخصی بەڵکو سوود و قازانجی مسلمانان و کۆمەلگەی تێدا هەبی بەگشتی. باشە مامۆستا دەتوانین بڵێن کارێکی دەستە جەمعیان کارێکی بەکر و بەرەکەتی زیاتر تێدا دەبێت لە کارێکی بەتەنها؟ بەڵێ طبعا ئاەتەکان زۆر جار ئەوە کە خوای گەورە لە قورئاندا باز دەکەی یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله هەموو ئاراستەکان بانگەوازی چین و توێژەکان دەکات بە تایبەتی ئیمانداران چونکو ئیمانداران دەبێت پابند بن بەو پرەنسیپە و بۆ بەرنامە و ئایدۆلۆژیای کە لە بۆیان دانرایە کە خوای گەورە لە ئاسمانەوە پەیامێکی ناردووە کە پەیامێکی نەگۆڕە و دووربینە و وردبینە وەکو بیرۆکەی من نییە کە بیرۆی تەسک و مەدایەکی کەم دەبڕی و پاشان لێ پەشیمان دەبینەوە. گروپی دەستە جەمعی ئەو خێر و بەرەکەتەی کە لە گروپی دەستە جەمعی هەیە
کە بەیەکەوە بەڵام بە دڵسۆزیەوە بەڵام بویێریەوە بەڵام بەبێ ترس و بەبێ فێڵ لێکردن و بەبێ درۆ و بەبێ هەدەفێکی خراپی لە پشت نەبێ کات ئامانجەکەش مامۆستا گرینگە ئینسان ئامانجێکی هەبێ هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتیشی ئەوەیە بەرەکەتی تێدا حتمما ئێمە کە باز لە کاری ڕێکخراوەی یان حزب دەکەین هەموو هەدەف و ئامانجەکە ئەوەیە کە تو بگەی ئەو ئامانج و هەدەفەی کەەوە دیاریت کردیە هەموو ئینسانێک دەبێ هەدەف و ئامانجێکی دیاریکراوی هەبێ حتا تاچیش یعنی بەڵام کاری دەستە جەمعی زیاتر وات لێ دەکا کە تو بەرەو هەنگاوەکان چست و چالاک بکەی هەنگاوەکان چەند کەسێک چەند چینێک لە چەند بوارێک شارەزا بن پسپۆر بن بۆ ئەوەی بتوانن هەم ئیسفادە لە یەکتر و لە ئەزمموی یەکتر بکەن و لە خەڵکی پێشین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودێکدا دەفەرمێ یەد الله مع الجەماعە طبعا لەگەڵ گروپ و جەماعە دابڕان لە جەماعەت و لە برێن ئەو پەیامە پیرۆزەی خوای گەورە و ئینسان بەلا ڕێدا دەبا ئینسان وا لێ دەکا بەرەو هەڵدێر دەبا ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر فەرمودەکەیدا دەفەرمێ نمونە دەینیتەوە ها شوان و برێن ئەوانەی و ئاژەڵانەی کە دادەبڕێن لە کۆمەڵگا ئەگەر نمونەکەی بە جوانی بینەوە پێغەمبەر خوا پێم وابێ نمونەیەکی زۆر واقعی دێنێتەوە لەسەر بابەتێ نمونەکە چۆن باسەکە بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ یەد الله مع الجەماعە واتە خێر و بەرەکەت لە کاری دەستە جەمعیدایە لە کاری کۆمەڵێک کە لەسەر پەیڕۆ و پرۆگرامێک ڕێککەوتینە و بەرەو هەدەف و ئامانجێکی دیاریکراو دەڕۆن هەر کاتێکە هەر تاچێک یان هەر چینێک چەند کەسێک ئەگەر هاتوو لەو گروپە ڕۆیشتون و یان گروپەکان بەلا ڕێدا بردیان فیکرەیەکی نامۆ هاتە ناو ئەو گروپە و ئەو چینە و ئەو دەستە جەمعی حتمما تووشی نەخۆشی دەبێت ئەو نەخۆشی کە وات لێ دەکا هەندێک جار ئەو نەخۆشە لە ئەفکاردایە هەندێک جار لە پێڕۆ پرۆگرامەکەدایە لێ خی گەورە کە باز لە نەخۆشیەکان دەکات هەر نەخۆشی جەستەی نییە بەڵکو هەندەزار نەخۆشی فکری کە زیاتر تیرۆری فکری ئەوەی کاکە زیاتر تاسیری لە ئینسانەکان دەکات بەرەو ئاقارە و بەرەو هەڵدێر دەیان بە بەرەو بەلاڕێدابردن دەیان بە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دائیمەن داکۆچی لەوە کردیەوە هەر لە ژیانی خۆشی بە فعلی ئێمەی فێر کردیە کە لەسەر ئەو منهەج و پەیڕۆ پرۆگرامە بەردەوام بین لا نەدەین لێ هەر کاتێک کە لاماندا دیارە دەبێت بە خۆمان بازی ئەو شتە بدەین کە لە ڕێڕاست لاماندا باشە مامۆستا بێگومان سیرەی پێغەمبەر جوانترین نمونەیە بۆ ژیانی ئێستا ئێمەی ژیانی ئێستاکەم پێم بڵێ پێغەمبەری خوا لە کاری ڕۆژانای و لە سەردەمی خۆی کاری بە گروپ و جەماعەتی کردووە بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حتا بەو شێوازەی کە لە نێو سەحابی بەڕێزەکاندا ویستی هەر لە مەدای عەقڵی ئینسانەکان ینی تێیان بگەینی عادەتەن ئێمە دەبێت لە مەدای عەقڵ و بیری و هزری خۆمان شتەکان تەخمین بکەین هەندێک شت هەیە شتە غەیبیەکان بە عەقڵیمە پێوەەر ناکرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوی سەحابی بەڕێزەکان تێبگەینی و هەروەها ئوممەتەکەشی و ئێمەش لە دوای ئەوان تێبگەین ئەوانی جیلی دوای مەش تێبگەن بە ئەوەی فەرمووی لە خەتێکی ڕانە خەتێکی پانی ڕانە فەرمووی هذا صراط مستقیم کە خی گەورە ئاماژە پێ دەکا ئەو خەتە صراط المستقیمە ئەوە ڕێگای فراوانی ئیسلامە بەڵام لەسەر ئەو ڕێگا فراوانە کە دەتوانی بە ئاسانی پێدا بڕۆی و هەدەفی خۆت بپێکی و ئەوەی کە دەتەوێت بیپێکی بەڵام لەسەر ئەو ڕێە فراوانە سوبول هەیە ئەوانەی بە سوبول هینایە بس ئەوە سێڕاتە ئەوە سوبولە کەواتە لەسەر هەر سوبولێک کەواتە هەر ڕێگایەک چەند سوبولێکی لێ دەبێت چەندلقێکی لێ دەبێتەوە ئەو لەقانش بەرەو کۆلەڕێ و بەرەو هەڵدێرت دەبا کە نازانی ئەنجامەکەی بەچ دەگا بەڵام ئەو ڕێگایی کات و ئەو ڕاستە شەقامەی کە پێدا دەڕۆی هەڵبەتە دەتگەینتە شارێک دەتگەینتە وڵاتێک دەتگەینتە شوێنێکی ئاوەدانی بەڵام ئەو سوبولە و ئەو ڕێچکانەی کە لەو ڕێگا ڕاستە لا دەدەن ئەوە دەبێ هەموو شتێک تەوەقع لێ بکەی بەوەی کە خۆتی لە بۆ ئامادە بکەی لەوانەیە فەوتانی تۆش لە گرتنی ئەو ڕێدا هەندێک جار ئەوە لە دنیا لە قیامەتیش ئەوە حیسابت لای خی گەورە دەبێت ئەمبەر خوا پێم وابێت لە کۆچەکانیشی تەنانەت لە مەکەوە بۆ مەدینە و لە زۆرێک لە جەنگەکان لە کۆمەڵێک تەنانەت لە پرسوڕاکانیش بەردەوام مشاوەڕەی کردووە و کاری بە گروپیان ئەنجام داوە ئەنیا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە سەرەتاکە دەستی پێکرد لە داوە بانگەواز طبعا تاکە شەخص بوو پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە وەحی لە بۆ دێتەوە چ دەکا ئەو وەحی کە لە بۆ هاتیە هەر قۆرخی ناکا لە بۆی خۆی لە مەقامی پێغەمبەر ناوەشێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام چونکو ئەو پەیامە لە بۆ مرۆڤایەتیە هاتی یەکسەر
مەضا وەقت النەومی ڕۆیشت کاتی خەوتن و ئیسراحات و ئێستا کاتی هەنگاونانە کاتی ئەوەیە کات و بچی ناو خەڵک و کۆمەلگا و تێکەڵی خەڵکی بی خەڵچێک دەفەرمێ کەسێک کە تێکەڵی خەڵک دەبێ و لە ئێش و معانات و ناخۆشیەکانی دەڕوانێ و بەخۆشی لە ناو ئێش و معاناتەکەیدا جیاوازە لەوەی کەسێکە خۆی عەزل دەکا خۆی دادەبڕێنێ خۆی لە خەڵک دەشارێتەوە خۆی بە خەڵک نیشان نادا و دەزانێ ئەو لە طبقەی چینی سەرەیە لەگەر مرۆڤەکان خۆی تەفضیل کردیە هەموو ئینسانەکان یەک هەدەف و ئامانجیان هەیە ئەویش کە ئەوەی خزمەت بە خەڵک و کۆمەلگا و ئەگەر لایەنی دینی ئەگەر کەسێکی بڵێن مسلمان ئەوە لە بۆ مسلمان دەبی هەدەف و ئامانجەکەی خۆی بپێکی بەوەی کە قورئان چاکترین دەستور و یاسا و نیزامە لە بۆ قورئان هاتیە تەنزیمی ژانی ئینسانەکان بکە چونکە ئێمە لەوانەیە نەتوانین وەکو پێش لە هەموو بوارەکان بتوانین لە سەداسەد نەجاحەت دەست بین. مامۆستاگەر پێم بڵێ ئیسلام چۆن باسی کاری حزبیەکە تێڕوانینی ئیسلام بۆ کاری حزبی چییە؟ بڵێ طبعا ئەگەر ئەمە تەمەشای بکەین کاک عیمران بەڕێز طبعا کاری دەستە جەمعیە وەکو حزب ئەگەر ئەمە تەمەشا بکەین طبعا گوتمان ڕێکخراو کە مێژوێکی کۆنی هەیە ئێستاش زیاتر باوە و ڕێکخراو بە چاک و بە خراپ ذو حدين هم مشتكان زياتر ذو حدين طبعا الحزب يعني دست جمع يعني التجمع أو كلا القرآن ده هاتيا زياتر لهندك جار لسر قوم هاتيا لسر تين هاتيا لسر جروب هاتيا كخواي جوري القرآن ده فرمي ولم بسم الله الرحمن الرحيم ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله أو بالنسبة تيني إيمان داران وبيغمبر عليه الصلاة والسلام لسر تينك هي لسر حق وتيني هي لسر باطل يعني مرزنية هم يهل هدف أمان زي شيء تاك هنجاو بين بله هندك زار بأراسته شيء خراب خلق دبن أو بالنسبة كاري خير وتاكو راست شقامة كي باس ماكر بلام شواز يشتكي تجمع أو زار لسر باطل يعني لسر بلا ردا بردني خالق بس تواشا كردني خالق ئەوزە بە گفتار و بە قسەی جوان و بریقەدار ئەو هیچ مانایەک نادا ئەگەر ناوەڕۆکەکەی ناوەڕۆکێکی تۆکمەوتەواو نەبێ ئەگەر قسەکان لەگەڵ ناوەڕۆکەکان یان قسەکان لەگەڵ کردارەکان یەک نەبن کە خوای گەورە باس دەکا وزارە دەستە جەمعێکی تر بعد أعوذ بالله من الشيطان الرجيم باس لەوە دەکا کە کاتێ شەیطان دەست بە سەر نەفس و ئیرادەی ئینسانەکاندا دەگرێت دەفەرمێت استحوذ عليهم الشيطان فأنساهم ذكر الله أولئك حزب الشيطان ألا إن حزب الشيطان هم الخاسرون كواتا إما دو تين دو جروب دو هزمان هي حزب الله حزب الشيطان يعني أو كسي يعني باطل وحق باطل حتما لها مشتق حقك سر هل دا باطلك لبرانبري راز دبيتو برنغاري دبيتو كاتك نمونيش كالقرآن كخواي قولي لسورة الكهف باز دكا طبعا أو كساني أو حوت كسي كدتن خوان عزلي خلق دكان ودسن لا أشكود لو كاتي لا رهبانية هبو كالإسلام ده لا رهبانية في الإسلام بلام لو كاتي كقرآن باسمان لبو دكا خواي قورا باز لا دو جروب دو حزب دكا هرب نصي حزب كخواي قورا فرمي ثم بعثناهم لنعلم أي الحزبين أحصى لما لبثوا أمدا أولا سر أوان حفظ كسن بس دبنا دور رأي آية إما سيسطو دسال لخودا مابون بويستي خواي قورا پاشان کە هەڵدەستن هەندێک دەڵێن ئەمە ڕۆژێک بۆ خەوتینە هەندێک دەڵێن دانێک بووە کەمێک بووە هەندێکی دەڵێن تەنها خوای گەورە دەزانی ئەی الحیزبەینی لێرە بە دوو حیزب یعنی لۆ لەبەرەوەی فیکریان جیاواز بوو لە بیر و بۆچینیان جیاواز بوو. باشە مامۆستا کەواتە ڕێک وەڵامی و پرسیارم دەبێت ئایا ئیسلام دەکرێت حیزب بێ یان دەڵێن زۆرجار لە ناو کۆمەڵگەی خۆمان دەڵێن ئەمە ئیسلام نابێ کاری حیزبایەتی بکە نابێ دین و حکومڕانی تێکەڵ بکرێ وەڵامی تۆ چێ بووە؟ طبعا ئەوە زۆر ئەو شتانە بڵاو دەکرێت لەلایەن کەسانێک بەڕاستی کە دەتوانم بڵێم بە تەواوی لە ئیسلام نەگەیشتیە ئەو کەسێک کە ئەوەی پێناسە دەکە یان ئەوەتە دەزانی بەڵام دەوێت خەڵکێک بە ئاراستەیەکی تردا ببا بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە جار دەستە جەمعی دەبێت پاڵپشتی یەکتر بن المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا پیغمبر دفرم عليه الصلاة والسلام ایماندار لبو ایماندار قیاس بکە لەسەر ئەوەی هەموو کۆمەلگایەک ئەگەر پشتی یەکتری گرت ئەوە سەر دەکەوێ ینی دەتوانێت هەنگاوەکانی سڕ بکاتەوە بڵێ ئەو زاراوەی کە زاراوەیەکی نوێیە ئەوەی کە ئیسلامی سیاسی طبعا کەسی مسلمان ئەم پێم وایە ماوەستا عیمران پێم وایە کەسی مسلمان ئەگەر سیاست نەزانی
هەڵی زۆر دەکا من پێم وایە سیاست بەشێکە لە عیبادەت بەشێکە لە ئیسلام کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك هذه وسياسة نية كبيغمبر عليه الصلاة والسلام كسيشي نرمونيان كسيشي دوربين ووردبين كسيشي مراعاتي هم خلقو تشينو توجكاني ديك نكر مسلمانان غير مسلمانانيش بيغمبر عليه الصلاة والسلام كاتي لما دقريتو أبو سفيان خو مسلمان نية بەڵام کە پێی دەڵێن ئەی ڕسوولی خوددا ئەبوو سوفیان کەسێکە حەزی لە زەعامەت و گەورەیە کەسێکی دیارە و ینی ئەو حەق و مافەی پێ بدرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە ینی کەسێکی دەروونناز بووە ئەوەندە تەبیب بووە ینی مهندس بووە لە کارە پرۆژەکانی ینی هەموو ڕۆڵێکی بینیە ینی ئەو شخصەی خوێندیتەوە زانیتی کەسایەتیەکەی چۆنە و چی پێویستە من دخل دار أبو سفيان فهو آمن يعني كذا سمع أبو سفيان طبعا بوا جورة دبي بوا ويلي دي صبر كا برو بيلي أو بيامة بيد زاني وبيامة أو ندرونا أو إسلام السياسي كإستا بعض ذكره ناس عمران طبعا كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء فرمودية شيء برين مشهورة وخلشي زور لبريتي هیچ گومانیشی تێدانی مەبەستی پێ سیاست کردنە مەبەستی پێ بەڕێوەبردنی خەڵک و مەشورەت خواردنی خەڵکە بە ئاراستەیەکی ڕاست بەڵام ئەو سیاستەی کە خەڵکێک وا تێگەیشتە کە سیاست بریتێ لە دوو لە ڕووی جەناب و بینەران درۆ و فێڵ و کەس نازانی بەر و پشت و ئەو شتانەی نەخێر لە سیاستدا دەبێ سیاستێکی بە ئەخلاقانە بەڕێوە بچی ینی ئەخلاق لە هەموو بوارەکانی ژیانی ئینسان دەبێ ڕەنگ بداتەوە باشە ماوەسا پێم دەڵێ دین و حکومڕانی دەکرێت لێک جیاکرێنەوە ئەمەی ئێستا هەیە بەڵێ طبعا دین و ژین لێک جیا ناکرێتەوە دوشتی لێک گرێدراوە عیبادەت و سیاسەتیش لێک جیا ناکرێتەوە کەواتە ئەوانە ینی هیچ کامیان بەبێ ئەوی تر ناکرێ ئەتو ژیان لە پێناو چیە ژیان لە پێناو کۆتایی ئاخرەتەوە نیە ئەگەر دنیات نەبوو ینی ئەمە نەی نەبووین ئاخرەتیشمان نابێ کەواتە ژیان ینی کە بووین ینی دەمرین ژیان وەسیلەیە لە پێناو ئاخرەت وهروەها عیبادەت ئەگەر تو لەو عیبادەتەی کە دەیکەی ڕێکخستن کار ڕێکخستنێکت نەبی یان تەنزیمی ژیانت نەکەی لە عیبادەتەکانە لۆ ئیسلام هەموو کاتێک نوێژی ئەوە نەکردن نوێژەکان لۆ کاتی دیاریکراویان هەیە لۆ ڕەمەزان کاتی دیاریکراوی هەیە لۆ حەج ئەشهور و معلومات هەموو کاتی دیاریکراوی خۆی هەیە کەواتە دەبێ ئەوە هەمووی وەکو دەتوانین بڵێن سیاست و تەنزیمکردنی ژیانی ئینسانەکانە سیاستکردن هەر بەو شێوازەش دێکە تەنزیمکردن و تەقسیمکردنی ژیانی ئینسانەکان بەو شێوازەی کە دەگونجێ بەو شێوازەی کە بتوانی هەدەف و ئامانجەکەت بپێ باشە ماوەسا تێڕوانین چییە بۆ ئەو کۆمەڵی کە ئێستا لە هەرێمی کوردستان بوونیان هەیە خەڵکانێکی پەیڕەوی دینی ئیسلامەکەن بەڵام تەداخولی سیاست ناکەن ئەمانە دەکرێت بڵێن بە تەواوەتی لە ئیسلام تێگەیشتون بەڵێ ئەین چەند گروپ و تاقمێکان لە دەرەوە هەنوو تەنانەت ئێستا لە هەرێمی کوردستانیش هەنوو گەشەشیان کردووە هەموو عیبادەتەکانەکەن بەڵام بە هیچ شێوەیەک تەداخولی سیاست ناکەن یان پشتگیری تەنانەت حیزبە ئیسلامیەکانیش ناکەن کاتێککە پرسیار دەکەی مامۆستا عیمران ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین بە تایبەتی لە برێن شەرقی ئەوسەط و لە عێراق و لە کوردستانیش بە تایبەتی برێن لە هەرێمی خۆمان پێم وانی ئێستا لە هەر کەسێک بپرسی کەمینەیەک نەبی هەیە ئەوەی کە جەنابەت باز دەکەی بەڵام بەبێ ئینتیمای لە بۆ چین و لایەن و گروپێک بێ هەندێک جار خەڵکێک لێت دەشاریتەوە هەدەف و ئامانجێکی لەو قسەیدا هەیە مەبەستی پێ ئەو جار ڕێکخستنی ڕێکخراوێکە تەنزیمێکە دانانی حیزبێکە طبعا حیزب کەسێک کە برێ من هیچ تەداخلی حیزبێک ناکەم خۆی لە خۆیدا ئەوە گروپێکە ئەوە تەجەموعەکە ئەوەش بەرەو حیزب چوونە ئەوەش حیزبە ینی هەموو مەرجەکانی حیزبی تێدایە لەوانەیە ئەو کەسەی کە دەرێ من حیزبایەتی ناکەم هەندێک خەڵک مەبەستی پێەیە کە من حیزبایەتی ناکەم یان بە تایبەتی مامۆستانی ئاینیش نابی حیزبی بن مەبەستیان پێوەی کە ئیسلامی نەبن بەڵام لەو حزابیت کە پێیان ئاساییە لەبەرەوەی نەتەوەییە و لەبەرەوەی ئەگەر نەتەوەی حیزبی بووە کاتە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ئەولاترە ئەتوو سیاسەتێکی جوانڕە و ینی بە ئەخلاقانە تێدا ئەنجام بدەی و زۆر پێویسترە کە ئەتوو لە ئیسلامدا دەستە جەمعێکت هەبێ لە ئیسلامدا پەیڕۆ پرۆگرامێکت هەبێ کە بتوانیت تەنزیمی کارەکانی خۆت بکەیت کە بتوانی خەڵکیش بەکار بێخی هەر ئەوە نیە بە خۆت هەموو کارێک بکەیت بەڵکو دەبێت کار بە خەڵک بکەیت دەتوانین بڵێن حیزبەکانی هەرێمی کوردستان هەمووی وەکو یەکن یان جیاوازی هەیە لە نێوان حیزبە ئیسلامیەکان و حیزبە ئەلمانیەکان
بەڵێ هیچ گومانی تێدا نیە ئەتو تەمەشای حزب کە دەڵێ حزب یعنی دەستە جەمع و کۆمەڵە خەڵکیێک لەسەر پەیڕۆ پرۆگرامێک ئەمە باسمان کرد یان ئەوەتە لەسەر حەق یان ئەوەتە لەسەر باتیل یعنی هەم ئینسانێک ئەوەی تەحلیل دەکات لە لای خۆی دەتوانی بیری لێ بکاتەوە بزانێ لە ناوەڕۆکەکانی ڕادیارە لە کردارەکانی ڕادیارە نەک لە بڕیار و لە قسە بریقەدارەکان چون قسە لما تقولون ما لا تفعلون ئەوە ئینسان لەسەر معذب دەبێ و بەرپرسیارە لە ڕۆژی قیامەت تەماشا دەکەین فەرق و جیاوازی زۆر هەیە بەڵێ هەر حزبێکە شانازی بە بۆ نمونە علمانیەت ئێستا کە شانازی بە علمانیەتی خۆی دەکا شەرم ناکە عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ مەقولەیەکی جوانی هەیە دەفەرمێ دەترسم لە ڕۆژگارێک خەڵک بە ناحەقی خۆیان شانازی بکەن بەو شتەی کە دەیکەن و دیفاع دەکەن و سینجی خۆیان دەردەپەڕێن و پێیان وایە چاکترین کەسن بەڵام دەترسم لەوەی کەوا ئیماندار و کەسێکی متەقی و لە خوا ترس و بە ئەخلاق و بەڕەوشت شەرم بکە ئیسلامەتەکەی خۆی برێ من کەسێکی ئیسلامی من ئیسلام پەیڕۆ پرۆگراممە بە غەیری ئیسلام هیچ پەیڕۆ پرۆگرامی تر بە باش و بە چاک نازانم گۆڕینەوەی پەیڕەوی و پرۆگرام هەر کەسێک وا بزانێت کە بە غەیری ئیسلام هەر بیرۆکەیەک هەر ئایدۆلۆژیایەکی تر باشتر و چاکترە و بەرە و هەدەف و ئامانجێکی باشتری دەبا طبعا ئەوە وای لێ دێ ئەگەر بە قەنەعەت و یەقینەوە بێ ئەوە وای لێ دەکا بەڕاستی لە ئیسلامیش بچێتە دەر چونکو ئەو پەیڕۆ پرۆگرامە لای خالیقێک دابەزیە نەک لای مرۆڤەکان ئەو ڕۆبردیارێک دەدرێ سبەی هەموار دەکرێتەوە دووسبەی ڕێک دژت دەبێتەوە لی پەشیمان دەبێت ینی قناعەت بوون مامۆستا بە کورتی قناعەت بوون بە کۆمەڵێک حزب کە باشترە لە حزبە ئیسلامیەکان ئەمە لە دینە دواتە دەرەوە علمانیەتم بۆ نمونە قناعەت بوون بە تەواوەتی بە علمانیەت لە دین دەدواتە دەرەوە ئەگەر وەچی باسم کرد مامۆستا عیمران هەر پەیڕۆ پرۆگرامێک ئەگەر چ مارکسیەت بیت چ علمانیەت بیت هەر پەیڕۆ پرۆگرامێک ئەتوو پێت وایە کە چاکتر و باشترە لەو پەیڕۆ پرۆگرامەی کە ئێمە وهو سەماکم للمسلمون مسلمین یعنی ئەمە تەمەشا دەکەین ناوێکی جوانمان هەیە ئێمە مسلمانین ئێمە کە دەڵێن ئیسلامی واتە پابند بە ئیسلام زۆر جار ئەو زاراوەش تێکەڵ دەکرێت مامۆستا عیمران کەس دەرێ من ئیسلامم طبعا ئیسلام دینە پەیڕەو دەکرێت دەبێت پەیڕەو بکرێت دینە نەکە تو خۆت بینێت جێ ئیسلام ناکرێت برێ من ئیسلامم دەکرێت مسلمانم دەکرێت برێ من ئیسلامیم ینی خەڵکی پەیڕەوەکەیە خەڵکی ئێستا بەڕاستی زۆر کەس هەیە هەر پێی شەرمە برێ من ئیسلامیم کاتێک کە دەری تۆ ئیسلامی دەرێ من ئیسلامم یان تێکەڵی دەکات بەڵێ من ئەو مسلمانەمە ینی ئەو مسلمانەی ئینسان ئەگە پەیڕۆ پرۆگرامی نەبی هەروە مسلمانێش بێ کاری دەستە جەمعینەکەی بەڕاستی ناتوانی ئەو شتە بپێکی ناتوانانی کارێکی وا بکەی کە لە نێو خەڵک و کۆمەلگا ببێت جێ قەنەعەت و یەقین چونکو کاری دەستە جەمعی بەڕاستی باسمان کرد کە خێر و بەرەکەتێکی تێدایە بەس هەر کەسێکە وەچی پێم گوتی ئەگەر پێی وابێ ئەو پەیڕۆ پرۆگرامێکە ئەو هەڵی بژاردیە بە باشتر و بە چاکتری بزانێت لە ئێسلام بەڕاستی ئەوە زۆر ترسناکە بەوە لە ئیسلام دەیباتە دەر دەستە خۆش بێ مامۆستا عومەر زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتانە و تەوەرەیە بوو کە لە شاری هەولێر پێشکەشمان کردن بەو هیوای هەموو لایەکمان پارێزراو بین لەو گروپ و تاقمانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەن و هەموو ئامانجێکیان بەڵا ڕێرابردننی کۆمەلگای کوردیە دەگەڕێم و لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر کە لە هەولێرەوە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی پێشکەشکردین سپاس بۆ میوانەکەی بەڵە بەڕێزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ
کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخشدابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە، کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین. 0 411 71 0 411 71 برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان و خۆشەویستان، بەشداروەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین.
کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لەی جبسێکی ترا نەم خواردووە ئەوە تا لە ناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکەت زۆر ڕاستە دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان لە بڕگەی لەگەڵ پەیامنێران دەچینە لای پەیامنێرانمان لە سلێمانی بە تایبەتی لە دوای بڕیارەکەی دوێنەی دادگای هەولێر و سەپاندنی 6 ساڵ زیندانی بەسەر کوڕانی بادینان کە بە شێوازێکی وەکەوەی کە لە کاردانەوەکانە دەیبینین و لە دەمزاری زۆرێک لە شارەزایانی یاسایە دەیبیستین لەوەی کە ئەوستەمەی دوێنێ دادگای هەولێر بەرامبەر بە کوڕازەکانی بادینان کردی ستەمێکی زۆر بوو گەورە بوو بۆیە کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە و بڕیار ئەمڕۆ لە چەند شوێنێکی جیاوازگرتبوونەوە ناڕزایی ساز بکرێت لەسەر زانیاری لە شار و شارچەکان بزانین لەکوێ ناڕزایی و کردبوونەوە و کاردانەوە هەیە دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا دەچینە سلێمانی لای پەیامنێرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی سلێمانی چین بەڵێ سڵاوی خواتان لێبێت جەلال پێشەوەی کە باسی ئەو بابەتە بکەم سەرەتا لە کەش و هەواوە دەست پێ یەکەم بەهۆی ینی گۆڕانی کەشەهەواوە لە دوێنێەوە بە تایبەت لە دوێنێشەوە ینی بارانبارین لە شاری سلێمانی لە دەوروبەری دەستی پێکردووە و بەهۆی هاتن و هەڵکردنی باەکی بەهێزەوە لە پارێزگای سلێمانی بەشێکی زۆر لە داری سەر شەقامەکان بە تایبەتی ئەو دارانەی کە لە خراپ شەقامەکان لە شۆستەکان ڕواون شکاون و هەروەها داری غاباتەکان کە دارانەی زیاتر ناسکن بەشێکی زۆر لەو دارانە شکاونەتەوە بەهۆی بەهێزی باکەوە کە بەهێزی با لە کاتژمێرەکانی درنگانی شەی ڕابردووە 30 کیلۆمەتر بووە لە سعاتێکدا کە ڕێژەیەکی یەجگار بەرز بووە بەڵام ئەو باە بەرەبەرەکەم بۆتەوە بۆ کاتژمێر یەکی ینی شەوی ئایندا دەبێتەوە بە 8 کیلۆمەتر لە سعاتێکدا ینی خێرایی بەهێزی باەکە دادەبەزێت وروها بارانبارین تا ئێستاش باندازەیەک بەردەوامە لە سنووری پارێزگای سلێمانی و بۆ ڕۆژانی ئایندەش بە هەمان شێوە بەردەوامی دەبێت سەبارەت بە کەشوهەوا سەبارەت بەو گربوونەوە ناڕەزاییانەی کە ینی ئەمڕۆ ئەنجامە دێت دژی ئەو بڕیارەی دوێنێ لە دادگای تێڵچوونەوەی هەولێر سەبارەت بە چالاکوانانی بادیناندرا دیارە ئەمڕۆ دوو گردبوونەوەی جا لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت گردبوونەیەکیان ئەنجومەنی فشارە لە شاری سلێمانی و هەروەها گروپی ویژدان بە هەمان شێوە بڕیار وایە لە بەردەم دادگای سلێمانی گردبوونەیەکی ناڕزایی ئەنجام بدەن و تایدا ناڕزایەتەکانیان بگێنن بەلایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت خەڵکی کوردستان داوا دەکەن کە بێدەنگ نەبن لەو ینی نادادی کە بەرامبەر ئەو چالاکوان و ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە بادینان کرا و هەروە ئاشمارێکی زۆر لە کەساتیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوا دەکەن کە خەڵکی بێدەنگ نەبێت چونکە ئەمە بە زوڵم دەزانن ئەمە بە نادادی دەزانن بەرامبەر بە چالاکوانان و ڕۆژنامەنووسان گربوونەکە کاتژمێر 11 لە بەردەم دادگای سلێمانی بەڕێوە دەچن و ژمارەیەکی زۆر لە کەساتیەکان و هاوڵاتیان بەشێک لە چین و توێژەکانی دیکە بەشداری دەکەن لە هەمان کاتە جەلال ئەمڕۆ حەڤەی شوباتە یادی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات کە لە ساڵی 2011 لە سنووری پارێزگای سلێمانی بەشێک لە شار و شارەکانی تر ڕوویدا ئەمڕۆ یادی دەکرێتەوە بڕیار وایە کاتژمێر 3 لە هۆڵی ڕۆشنبیری جەمال عەیفان بە بەشداری کەسوکاری شەیدان ئەم یادە بکرێتەوە و تایدا کەسوکاری شەیدان وتەیان دەبێت و هەروەها قسەی خۆیان دەبێت لەسەر یادەکە و دواتریش سەردانی گۆڕستانی شەیدان و ئەو کەسانە دەکەن کە لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتە گیانیان بەخشی لە پێنا و ئازادی داواکردنی مافەکانیان بەڵێ جەلال ئەمە زانیاریەکانی پارێزگای سلێمانی بوو زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بەرەزان هەر لە بڕگەی پەیامنێران دەچینە پارێزگای هەڵەبجە و پەیامنێرمان سامان فەتاح وەردەگرین سامان سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین فەرموو
بەڵێ شێدا سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە ماڵی ڕابردوودا بابەتێک گەرم بوو لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەویش وازێنانی خوێندکارێکی زانکۆی هەڵەبجە بوو بۆەوەی کە بە زۆر داوایان لە خوێندکاران کردبوو کە ئەبێ ئامادە بن لە کۆڕە شعرێک بە بۆنەی ڤالانتاینەوە لە ئێستادا ئەو خوێندکارە من کەمێک پێش ئێستا قسەم لەگەڵا کرد ئەو خوێندکارە پێ ڕاگەاندم کە کۆمەڵێ فکرەی زانستی جوانی لاگەڵاڵە بووە یەکێک لەوانە دەرکردنی گۆڤارێک و بەستنی کۆمەڵێک کۆڕی زانستی بەڵام گویان بە فکرە و بە بیرۆکەکانی ئەو نەداوە بەڵام خوێندکارانی جبارەکرێ بۆەوەی کە بەشداری لە بابەتێکی وەکو ڤالانتاینا بکرێت بۆیە ئەو وازی لە خوێندنەکەی ناوە لە ئێستادا منەموێ تازەترین زانیاری ئەوە بڵێم کە ئەو خوێندکارە لە ئێستادا وەک لە پشتمەوە دەبینن دادگای بەرهایی هەڵەبجێ خوێندکارە لە ئەم دادگایە سکاڵا لە زانکۆی هەڵەبجە تۆمار دەکات و لە ئێستادا لە ژوورەوەیە بڕاربوو لەم لایڤە لەگەڵ منابێ بەڵام لە ئێستادا لە ژوورەوەی سکاڵا تۆمارەکات لە زانکۆی هەڵەبجە لە سەر زانکۆی هەڵەبجە بۆەوەی کە ئەو مافانەی کە دەکەوێتەوە زانکۆی هەڵەبجە پێی بدرێتەوە گەوەی کە گرنگی بە زانست و زانیاری زیاتر نادرێت و بابەتەکان بە نەوعێکی ترە لە زانکۆکانە ئەمە دەربارەی ئەوە دەربارەی بڕیارە لە کاتژمێر 11 لە بەردەم ئەم دادگایی کە لە پشتی منەوەیە چالاکان و ڕۆژنامەنووسان گرتبوونەوەیکی ناڕەزایی ئەنجام بدەن دژی ئەو بڕیاری دادگای تاوانەکانی ئەو لێر بەرامبەر بە چالاکان و ڕۆژنامەنووسەکانی پارێزگای دۆک کە بە 6 ساڵ زیندانی سزا دراون بڕارە کاتژمێر 11 بۆ ئیدانەکردن و دژی ئەو بڕیارانە لێرە لە بەردەم دادگا گرتبوونەوەیەک بەڕێوە بچێت دیارە ماوەی چەند ڕۆژێکیشە پاسپۆرتی هەڵەبجە و نفوز و ڕەگەزنامە بایکۆتی دەوام و سەرکارەکانیان کردووە و ناچنەوە سەرکارەکانیان ئەویش بەوەی ئەوەی کە بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە پێ ڕاگەیاندم بە 5 مانگا موچەکانیان پێ نەدراوە و 2 مانگیش موچەکانیان دوا دەکەوێت ئەو پێ ڕاگەیاندن کە پێڕاگەیاندم کە تاکو موچەکانیان لە کاتی خۆیان پێ نەدرێ و کارمەندەکانیان ناچنەوە سەرکارەکان و بایکۆتی داوامیان کردووە هەرچەندە ئەو پێڕاگەیاندم کە لە حاڵەتە زەرورەکاندا و حاڵەتە کتوپەڕەکاندا ئەوان ئامادەن کە ئیش بۆ نەخۆش و ئیش بۆ حاڵەتە کتوپڕەکان بکەن بۆەوەی کە ئیشوکاری ئەو بابەتانە نەوەستێ بەڵام بە شێوەیەکی گشتی مامەڵەی هاوڵاتیان لە پاسپۆرتی هەڵەبجە لە نفوس لە ڕەگەزنامە وەستاوە وەک ڕامیاری ئاماژەی پێکرد ڕەشەبا لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی لە شەوی ڕابردووە هەڵی کردووە و زەرر و زیانێکی زۆری بەردار و درەخت و بەشێک لە ئەسکەلە و لە کەپرەکان گەیاندووە و ڕوخاندوێتی لە ئێستادا لە پارێزگای هەڵەبجە کەمێک ڕەشەباکەی ئەوروبووەتەوە بەڵام باران بەردەوامە بەڵام ئەمە زانیاریەکان و منەگەڕێمەوە لایەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵازدان و خۆشەویستان دەچینە سەر تەوەرێکی دیکەی پەیامی ڕۆژ کە دیارە سبەینێ 18 بەستنی چوارەمین کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کوردستانە بە بەشداری 900 ئەندامی کۆنگرە لە شاری سلێمانی لەسەر ئەم بابەتە میوانداری پەیوەند عومەر ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەمان کردووە کاک پەیوەند زۆر سپاس بەخێر بێت زۆر سپاس بایەوەش سپاس کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دوای پێم وایە ساڵێک دواکەوتن بەهۆی کۆڕۆنا و بابەتەکانی دیکەوە سبەینێ کۆنگری چوارەمی خۆی ساز دەکات کۆنگری چوارەمی کۆمەڵی ئیسلامی چۆن ساز دەکرێت بەناوی خوای گەورەی میهرەبان سپاس بۆم دەرفەتە پێویستە زانیارێکی گشتی بدەم بەوەی کە هەتا هۆکاری دواکەوتنەکەشی لەمایان ڕوو نەبێتەوە کۆمەڵی ئیسلامی یاخود با بڵم بە شێوەیەکی گشتی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان دوو جۆر کۆنگراکەن ینی سەرجەم هێزە سیاسەکان بە دوو شێوە کۆنگرەکانی خۆیان ئەنجام بدەن کۆنگرەیەکیان پێ گوترێت کۆنگرەی ئاسۆیی و کۆنگرەیەکیشان پێ گوترێت کۆنگرەی ستونی ئەوەی کە ئێستا کۆمەڵی ئیسلامی ئیشی لەسەر کردووە بۆ کۆنگرەی چوارەم شێوازی ئاسۆییە ئەو شێوازی کە سەرجەم چینەکان تیا بەشداریەکەن ینی ئەلێرەوە بابەتەکە بە شێوەیەکی دیکە ڕوو نەبێتەوە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە سێ قۆناغ دەستی پێ کردووە قۆناغی یەکەم پێگوترێ کۆبوونەوە گشتیەکان کە زیاتر لە 6,000 کەس بەشداری کردووە و ئەم 6,000 کەسە لە چینەکانی خوارەوەی با بڵێن کۆمەڵی ئیسلامین واتە لە ڕێخستنەکانی کۆمەڵی ئیسلامین ئەمە بە جۆرێک لە جۆرەکان 176 کۆبوونەوەی بۆ کراوە و وەکو وتم زیاتر لە 6,000 کەس بەشداری تیا کردووە
و ئەمانە نوێنەرەکانی خۆیان هەڵبژاردووە بۆ کۆنفرانسەکان و لە کۆنفرانسەکانیشەوە بۆ کۆنگرا واتە زیاتر لە 230 ئەندامی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کە سبەینە بەشداری کۆنگراکەن لەو چینانی خوارەوەیە واتە لە ڕخستنەکانەوەیەت. قۆناغی دووەمی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بریتیە لە کۆنفرانسەکان. کۆنفرانسەکان کارێکی گرنگەکەن چونکە بەشێک لە کاری کۆنگرا لە کۆنفرانسەکانە جێبەجێکرێ واتە کاری کۆنفرانسەکان بەشێکە لە کۆنگرەکە. چۆن بۆ نمونە ئێمە 12 مەڵبەندمان هەیە ئەم 12 مەڵبەندە 12 ئەندامی سەرکردایەتی بۆ هەڵبژێردراوە لە کۆنفرانسەکانە بۆەوەی کە بن بە بەرپرسی مەڵبەندەکان. زیاتر لە 20 کەس منافەسەی کردووە بۆ وەرگرتنی پۆستی مەڵبەند. ئێستا ئەمە زۆر جارە گوترێ هەڵەن 70 کەس خۆی کاندید کردووە خۆی 80 کەسە. 80 کەسەکە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە 20 ئەندامیان بریتین لە بەرپرسی مەڵبەندەکان واتە پێشتر کاندید هەبوو بۆ بەرپرسی مەڵبەند و 12 کەس لەو 20 کەسە دەرچوون بۆ بەرپرسی مەڵبەند. ئەمە بەشێکە لە کاری کۆنفرانسەکان. بەشێکی تر بریتە لەوەی کە ئەوەی کە پێگوترە لای حیاخود پێگوترە پەیڕەوی ناوخۆ لە کۆنفرانسەکانە تاوتوێ کراوە پێشنیازی بۆ وەرگیراوە واتە ئێستا گەڵاڵە کراوە بۆ ئەوەی کە ئەو پێشنیازانە لە کۆنگرا حەسم بکرێ. ئەمە قۆناغی دووی باوە بڵێن کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیە. ئێستا هاتووینە سەر کۆتا قۆناغ کە بریتە لە قۆناغی کۆنگرە. ئەوەی کە تاخیر بووە جەنابتان باسان کرد بریتە لەوەی کە ئێمە لە کاتی کۆنفرانسەکانە بە ئەمرێک کە ئەنجومەنی سیاسی بە کتابێکی ڕسمی بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە بەهۆی پەتای کۆرۆناوە زیاتر لە 7 مانگ کۆنفرانسەکانی ڕاگرت. ئەمە وای کرد کە ئەندازەیەک کۆنگرەکە دواب بکەوێ بۆی کە ئێمە لە کاتێکا کۆنگرە بکەین کە هەلومەرجەکە لەبار بێ لانی کەم لە ڕووی تەندروستیەوە لە هەرێمی کوردستانە پشێویەک نەبێ واروەها قەلەقێکی گەورە نەبێت کە ئێمە دواتر ینی بە قەلەقیەوە کۆنگرەکە بکەین وە لەسەر تەندروستی ئەندامانی کۆنگرەشمان بکەوێ. ئەمە قۆناغی دووەمی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی. ئێستا بەیانی ئینشاءڵڵا چینە قۆناغی سێمی چوارەمی عەفو سێمی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کە بریتە لە کۆنگرە خۆی ئەوەی کە جەنابتان باستان کرد زیاتر لە تقریبا 888 ئەندام بەشداریەکە واروەها بەرنامەی کۆنگرە دانراوە واروەها ئامادەکاریەکان بۆ کۆنگرە کراوە بە پشتیوانی خۆی پەروەردگار سبەینە کۆنگرەکە دەست پێ کرد. جیاوازی ئەم کۆنگرێ لەگەڵ کۆنگرەکانی پێشووتردا چییە؟ خۆی کۆنگرە هەمووی جیاوازی هەیە چونکە 5 ساڵ تەمەن هەر بەخۆی لە ڕووی شکڵیەوە گۆڕانکارێک لە ئینسانە دروستەکات چ جای لە ڕووی مەبدەئی و لە ڕووی قەناعەت و لە ڕووی ئایدیاوە. لەبەرەوە بەدڵنیاییەوە ئەو کۆنگرەی کە ئێستا ئێمە ئیگرین لەگەڵ کۆنگرەی 5 ساڵ لەمەوە پێش زۆر جیاوازە چونکە هەرێکەمان بە ئێستا بە شعورێکی ترەوە بە ئایدایەکی ترەوە و بە هۆشارێکی ترەوە بەشداری ئەو کۆنگراکەین. ئەمە هەر لەو ڕۆوە بڵێن لە ڕووی معنەوی و خودوا بڵێن لە ڕووی سایکۆلۆژی ئەندامانی کۆنگرەوە لە ڕوویی ترەوە ئێستا کۆمەڵە گۆڕانکاری سیاسی گەورە هاتوونە پێشەوە کۆمەڵە گۆڕانکاری کۆمەڵایەتی هاتوونەتە پێشەوە بە تەشید ئەو گۆڕانکاریە سیاسی و کۆمەڵایەتیانە کاریگەریان لەسەر کۆنگرەکەی ئێمە بێ چونکە کۆنگرەکە ئەبێ ڕنگدانەوەی قۆناغی داهاتووی کۆمەڵی ئیسلامی بێ لەبەرەوە بە دڵنیاییەوە جیاوازەکان ڕاستە ڕەنگە لە ڕووی شکڵیەوە جیاوازێکی ئۆتۆ نەبێت چونکە کۆنگری سێمیش بە هەمان شێوەی ئاسۆیی باوە بڵێن کۆنگرەکە گیرا بەڵام مەحتەوا خود ناوڕۆکی کۆنگرەکە بە دڵنیاییەوە جیاوازی زۆری تایە و نامەوە زۆر شت ئێستا مەسەلەن بۆ من بڵم چونکە ئەو خۆتان نەزانن کۆنگرە بڕیان لەسەر گۆڕانکاری وەروەها لەسەر مانەوەی شتەکانەدا. بەست لە گۆڕانکاری کردنتینەوە گۆڕانکاری بنچینیانە چیم کە لەم کۆنگرێدا من پێم وتم بە تەکید گۆڕانکاریەکرێ گۆڕانکاریەکان شکڵەگرێتەوە واتە ئەوەی کە پێکترە پێکهاتی کۆمەڵی ئیسلامی واتە وەکو قوارەیەکی سیاسی ینی لە ڕووی شکڵی و لە ڕووی دامەزراوەیە و ئەگرێتەوە تاکو ئەوەی کە پێگوترێت دەستوری ناوخۆی کۆمەڵی ئیسلامی. دەستوری ناوخۆی کۆمەڵی ئیسلامی مەبەسمان چیە؟ مەبەسمان لە پەیڕەوی ناوخۆیە. من هیوادارم ئەندامانی کۆنگرە زیاتر ینی باوە بڵێن تێڕوانینیان لەسەرمە چڕکەنەوە چونکە ئەمەی کە پێگوترێت پەیڕەوی ناوخۆ کە زیاتر دەستورێکی لۆکاڵیە بە تەکید کاریگەری لەسەر ئایندەی کۆمەڵی ئیسلامی بێت واتە تۆ دەستورێک دائنەی بۆ کۆمەڵی ئیسلامی کە پەیڕەو لەو دەستورە بکە لە داهاتووە
واتە لە کەسی یەکەمی ئەم هێزە سیاسیەوە تاکو هەموو ئۆرگانەکان و چینەکانی کۆمەڵی ئیسلامی ئەبێ پەیڕەو لەو دەستورە بکەن پەیڕەو لەو پەیڕەوە ناوخۆیە بکەن لەبەرەوە پەیڕەوەکەش مناقەشەیەکی باش هەڵەگرێ و کۆمەڵە خاڵی جەوهەری و پنتی جەوهەری تایە کە بە دڵنیایەوە مناقەشی زۆر جددی و گەرم هەڵەگرێ و دڵنیاشم کە شکلی کۆمەڵی ئیسلامی یاخود پەیکەری کۆمەڵی ئیسلامیە گۆڕێت لەم کۆنگرەیە بەڵێ زۆر باش کاکەم دوو خاڵ هەن کە چاوی دەرەوە زۆر لەسەر کۆمەڵە لەسەرم دوو بابەتە ئەگەر ئەم ڕۆژ بۆمان ئاشکرانەکەی سبەینی هەر دەبینرێت بەڵام پێم خۆشە تیشیەکی بخەیتە سەر یەکیان ناوی پاشگیری ئیسلامیە بە کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە و دووەمیان پاشگیری میرایەتیە بە کەسی یەکەمی حزبەوە ئەم دوانە لە ناو سبەینی لە کۆنگرەیە مشتومڕیان لەسەرەکرێت ڕاستەکەی مشتومڕیان لەسەرەکرێت چونکە ئێمە بڕگەیەکمان هەیە لە دەستوری کۆمەڵی ئیسلامیە لە پێڕێی و ناوخۆیە کە دەڵێ کۆنگرە بەرزترین دەسەڵاتە کاڵە بەرزترین دەسەڵات یعنی چی یعنی توانای ئەوەی هەیە هەموو ئەو پێکاتەیە کە ئێستا کۆمەڵی ئیسلامی لەسەری وەستاوە بە هەیکەلەکەیەوە بە مەبادیئەکانیەوە مەبەستم مەبادی خوان خواستە بە خراپتە نەگەن مەبەستم لە ڕوانگە دینی و ئیمانی و ئەوەکان نییە مەبەستمان ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی ئێستا پێکاتەیەکی هەیە ئەم پێکاتە هەیکەلێکی هەیە ئەم ینی دامەزراوەیەکە واتە کۆنگرە ئەتوانێت لەوە دەست پێ بکە گۆڕانکاری دروستکە هەروەها دەستکاری ئەوەی کە پێکوترێت دەموچاوەکان بکە و دەتوانێت ئاڵ و گۆڕی شوێنەکان بکە بۆیە ئەوەی کە تێبینی یەکرێ ئەوەی کە ئێستا بۆ بە پرسیارێک سبێن ئەو وەڵامەمان دەستەکەوێ بەس منە مەوێ ئەوە بڵێم هیچ شتێک لە ناو کۆنگرەیە هێڵی سوور نییە یعنی چۆن یعنی ناوی کۆمەڵی ئیسلامی ناوی کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی و هەروەها تەواوی ئەو بەرگە و بابەتانی کە لە پەیڕەوی ناوخۆ هاتووەکو پێکاتێکی هێزە سیاسیەکەوایە هیچ شتێک لە بەردەمی کۆنگرە هێڵی سوور نییە بەڵام ئەبێ ئەندامانی کۆنگرە ئەوە بزانن کە ئەوانن دەتوانن بڕیان لەسەرەوە بدەن چی بگۆڕێ و چیش بمێنێتەوە چونکە ئەوە خۆتان نەزانن ئەمە وەکو وترا نزیکەی 900 کەس بەشداریەکە لەوێ حەسم بە زۆرینەیە واتە زۆرینە بڕیاری لەسەر گۆڕینی هەر شتێکدا دەگۆڕێ و زۆرینە بڕیاری لەسەر چیدا نەگۆڕێ ناگۆڕێ لەو بڕگەیە ئەمە باز دەکرێت کە گۆڕینی پاشگیری ئیسلامی و هەروەها ناوی ئەمیر باسی پاشگیری ئیسلامی نییە بەتەنیا ینی با ئەو تێڕوانین لە ئێستاوە بە شێوێکی سلبی نەکەوێتەوە قسە لەسەر پاشگر نییە پاشگیری ئیسلامی ئێمە شانازی پێوەکەین و هەروەها ئێمە خوێنمان بۆ ڕشتووە مادوو بوون بۆی یعنی قسەکە لەسەر ئەوەیە ناوی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی بە ئاوا بڵێن گشتی قسەی لەسەرەکرێن نەک بەست بەتەنە پاشگرەکە یعنی با لە ئێستاوە هەستیارێک دروست نەبێت لەلایەن ئەندامانی کۆنگرەوە وابزان ئێمە بە زۆر ئەچین پاشگری ئیسلامی لە ناوی کۆمەڵی ئیسلامیەکەینەوە تەرە هەیە پێشنیاسەیە لە مەڵبەندەکانەوە هاتووە کە ناوی کۆمەڵی ئیسلامی بگۆڕێ ئەم پێشنیازانە ئێمە بە ئەمانەتەوە کۆمان کردوتەوە و تەنانەت ڕێژەی ئەوانی کە لە کۆنفرانسەکانە داوایان کردووە بە ڕێژەوە ئێمە هەموویە بینە کۆنگرە بۆ نموناڵێن ڕێژەی ئەوە نەداوە ئەواکە کەم ناوی کۆمەڵی ئیسلامی بگۆڕێ ئەو کاتە ئەندامانی کۆنگرە بڕیان لەسەرەوە دەن کە ئەم ناوە بگۆڕێ یا ناوکەوکە خۆی بمێنێتەوە بەڵام یعنی با ئەو هەستیارە دروست نەبێ ئەمە ناوە خۆ بت و سەنەم نییە ئێمە بیپەرستین ناوەکە ئێمە بە خۆمان دروستمان کردووە بە خۆمان ناومان ناوە لە کۆمەڵی ئیسلامی من ئێستا وەکو ئەندامی لیژنەی باڵا ڕیکلام بۆ ئەوە ناکەم کە بڵم ناوەکە بگۆڕێ من بێلایەنم لەوەی کە ناوەکە بمێنێتەوە یاخود بگۆڕێ بەڵام دەمەوێت ئەوە بڵم ئەم ناوە ناوێکی مقدس نییە نەسێکی قورئانی نییە کە بڵێن بڵێ ناوێرین دەسی بۆ بەرین ئەم ناوە خۆمان وەختی خۆی بە باشمان زانیوە بۆ قۆناغێک ڕنگدانەوەی باشی هەبووە ئێستاش ئەندامانی کۆنگرە گەر پیان باش و پیان وایە کە کۆمەڵی ئیسلامیە بێ ینی ئەو ناوەی بمێنێ ئەتوانم بگەڵنەوە خۆ ئەگەر مناقەشەش کرا ئەبێ ڕێز لە ڕای بەرامبەرەکانیش بگرین خۆ ڕای ئەوانەی کە ئەڵێن ناوی کۆمەڵی ئیسلامی با بمێنێتەوە سەواب نییە بەتەنیا ئەوەی کە لە بەرامبەری شا مەسەلەن بۆ مناڵە ناوی کۆمەڵی ئیسلامی بگۆڕێ خۆوانش بۆ مانانی کە دڵسۆزی کۆمەڵی ئیسلامی نین هەرولا دڵسۆزی کۆمەڵی ئیسلامین ئێمە سبەینێ بێ بە ئەو پەڕی سنگ فراوانیەوە جۆ لە یەکتری بگرین دوجار کۆنگرەش ڕاجیاوازەکانی هەموو کۆ بەتاکید وایە چونکە سەرجەم چینەکانی ناکۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەیە بەشدارن ئەبێ ڕێز لە شکۆی یەکتری بگرین چونکە ئێمە دەسەڵاتەکان سفرەکەینەوە لە
کۆنگرەیە واتە هیچ کەس پۆستی نامێنێ هەمومان ئەبین بە ئەندامی ئەوەیتر پۆستی باڵا لای بەڵێ بەتەشید بەڵام ڕێز و وقار هەر لە شوێنی خۆیەتی واتە هەر کەس کەسایەتی و ئەو ڕێز و وقار و شکۆی کە هەیەی پارێزراوە بەڵام وەکوتم مادام کۆنگرە بەرزترین دەسەڵات توانێت پۆستەکان لە کەسی یەکەمەوە تا ئەخیر وەرگێتەوە کەواتە زۆر ئاساییە گەر ئەمەش ببێکە مناقەشەی ناویش بکرێت حاڵەتێک لە کۆنگرەی لایەنەکانی دیکە بینرا لەوەی کە تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کابرا بۆی ببێتە ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی ڕکلامی دەکرد هەستە دەکرد هەڵبژاردننی پەرلەمانی عراقی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بۆچی لەناو کۆمەڵی ئیسلامیە ئەمە بەدی ناکرێ یا بۆ هەڵمەتەکانی بانگەشە بۆ خۆیان باشکرا نەبوون یا بەگشتی پلان و فیلتەرتان چی بووە لەو بابەتەیە ئەزانیی لەمەشا مرونەت هەیە ینی بۆ مانایان نییە کە ئێمە ئاگامان لەوە نیەکە هەندێک لە کاندیدەکان مەسەلەن بۆمە چالاکیان کردووە یاخود با بڵێن ینی شتێک دیار بۆ مانایی کە ئەمە وەکو وایە کە کار بکە بۆی کە لە کۆنگرا دەربچێتەوە ئەمانە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە بەڕاستی ینی ئەو ئێمە بۆیە ئەوە وەختی خۆی ڕێگامان لێگرت ئەوە نەمانش بێ بە نەریتێکی خراپ چونکە شتێک هەیە ئەوژە بێ بە کێشەیەکی گەورە ئەویش شکاندنی کەسی بەرامبەرە ماسەلەن بۆ نمونە تۆ ئەتوانی باسی خۆت بکەیت کە بڵێ من کەسێکی باشم و واروەها من پرۆژەم هەیەەوە من ئەتوانم کاری کۆمەڵی ئیسلامی پێشخەم نازانم ئەلەم بابەتانە بەڵام تۆ ئازاد نی و ڕێگەت پێ نادرێ سنوورە شکێنی بکەی و ئەم باشەی خۆل لەسەر خراپکردنی بەرامبەرەکانت بکەی ئێمە خەمی ئەومان بوو کە خوا نەکردە ئەمە دروست ببێ لەوەی کە تووشی جۆرێک لە چێبڕچێ ببین کە چێبڕچەکەن ئەندازەیەک ناشەریفانە بێ ئەمە بۆ هێزێکی ئیسلامی وەکو کۆمەڵی ئیسلامی زۆر ناخۆشەکە ئێمە هەموو برایەکین هەمومان یەکتریە ناسین ڕاستیەکەشی ینی هەموو ئەو کاندیدا بەڕێزانەی کە ئێستا بریتین لە 70 کەس هەمومانیان ناسین هەموو ئەندامێکی کۆنگرە بێ پێشتر ئەمانیان ناسی بێ بە دوو ڕۆژ ڕێکلامکردن و واروەها تەکلیفکردن و نازام ئەمانە بەڕاستی ئەمە ناتوانانی وای لێ بکەیت کە قەنەعەت بە ئەو ئەندامە بەڕێزە بکەیت کە دەنگت پێ بدە ئەمە لە ڕوویەکە لە ڕۆژی ترەوە ڕاستەکەی لە نەریتی ئێمەیە و لە ئەدەبیاتی ئێمەیە کە ئەدەبیاتێکی ئیسلامیە داواکردنی بەرپرسیارەت و داواکردنی مەسئولیت منبوزە یعنی جوان نییە یعنی ڕەنگە لەسەر شکوی ئینسانەکە بکەوێ یعنی من بۆ نمونە داوا لە هاوڕێیەکم بکەم بڵم وڵات تۆ بە بەرپرسی خۆت هەڵم بژێرێت زۆر ئەمە شتێکی خراپە بەڵام دەشێ مەسەلەن بۆ منم ئیشم کرد بێ کارم کرد بێ خەڵک ئیشەکەی منی بینی بێ واروەها ئەمە بوو بێ بە شاید لەسرم کە مەسەلەن بۆ من کەسێکی گونجاوم واروەها توانم بۆ کۆمەڵی ئیسلامی کەسێکی باش بم و لە چەند ساڵی ئایندا سوود بە کۆمەڵی ئیسلامی بگەێنم ئەما کرێ شاید بێ بە ئەوەی کە ئەو ئەندامانەی کۆنگرەکە متمانیان بە تۆ متمانە پێ بدەن و هەڵبژێرن بۆ ئەندامی سەرکردایەتی یعنی لە کۆتایی ئەمەوە بڵم ئەمە بەتەنها ڕێگامان لەوە نەگرت بەڵکو ئەنجومەنی سیاسیش پێی باش بوو خۆشیان پابند بوون ڕاستێکی پابند بوون بەوەی کە ئەو چەند ڕۆژە ئێمە بۆی بە شعورێکی هێمنەوە بچینە ناو کۆنگرە و ئەو چێبڕچێ وان نەکا کە من لە کۆنگریا لە تەنیشتی تۆم هەست بکەم کە مەسەلەن بۆن منە لە دەرەوەی کۆنگرە من هەندێک ئیشم لەسەر تۆ کردووە و برایەتیمان ئەندازێک درزی تێکەوتووە ئەمە بەڕاستی شتێکی خۆش نییە چونکە برایەتەکە ڕەنگە لە پۆستەکە زۆر گەرمیتر بێت زۆر باشە کاک پەیوەند دەرفەتی کەمما دەمێ بزانم بۆچی سلێمانی ئەم جارە هەڵبژێرا گرنگە بەلای کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە کە لەکوێ کۆنگرە بکە و سبەینێ کۆنگرە دەست پێ دەکا بەرنامەی کاری کۆنگرە چۆن دەبێت چەند ڕۆژ دەخایەنێت طبعا هەڵبژاردننی سلێمانی ئیجماعێکی لەسەر بوو چێ ئەوانەی کە پیانەکتر لەجنەی باڵای کۆنگرە کە تەڕاکە ئێمە کردمان و بران لە ئەنجومەنی سیاسیش کە بەسەلەن بۆ نمونە مەرجعی ئێمە ئەوانش پشتیوانیان کرد کۆمەڵی ئیسلامی 4 کۆنگرەی کردووە دوانیان لە هەولێرە و بەمەی چوارەمیشەوە دوانیان بێتە لە سلێمانی ینی شتێکی هاوسەنگە ئاساییە ینی ئەجا زۆرینەی ئەندامانی کۆنگرەش ڕاستەکەی لە سنووری سلێمانین مەبەستم سنووری سلێمانی بە ئیدارەی ڕاپەڕین و وارووا گەرمیان و ئەوانە شەواڵم زۆری ئەندامانی کۆنگرە لەو سنوورەیە ئەوە بەنسبەت سلێمانیەوە هەروەها بەنسبەت بەرنامەی کۆنگرە ڕۆژ یەکەم لە سەعات 10 دەست پێەکە احتیمالە لە ساعت 6:30 تا ساعت 7 کۆتایی پێ بێ واتە بەرنامەیەکی چڕ و پڕ هەیە و هەروەها بە ڕۆژی دووەمیش بەهەمان شێوە
بەرنامەکە چڕوپڕە ئێمە بەو پڕی با بڵێن جدیەتەوە ئیش بۆ وەکن کە لە دوو ڕۆژەکە کۆتایی بێت واتە بەرنامەی کاری کۆنگرە لە دوو ڕۆژەکەیە بە تەئکید کۆتایی دێ ڕەنگە شتێک بمێنێ ئەویش لەبەر ئەوەی کە زیاتر لە هەڵبژاردنێکی تایە و تا نزیکەی 900 کەس دەنگەیە ڕەنگە فەرزی ئەسوات واتە یەکلاکردنەوەی کە ئەوەی کە با بڵێن کاندیدەکان چێ دەرچووە تاخیرمان بکات وەلەو ئێمە لە دوای ئەوەی کە ڕۆژی یەکەم ئەو هەڵبژاردنەکەین لژنەی بۆ تەشکیلەکەین هەر یەکسەر دەست بەکارە بین بۆی زۆر تاخیر نەبێ بەڵام ئەگەر شتێک هەبێ بە ناوی ئەوەی کە ئەندازەیەک نەتیجەمان دواخە بریتێ لەوەی کە فریا فەرزی ئەسوات نەکەوین لە دوو ڕۆژەکە ئەگەر نا بەرنامەی کاری کۆنگرە لە دوو ڕۆژەکە بە تەجدید کۆتاییت ئەم قسێت احتیمالی هەیە مانای وابێ کە ئەنجامی دەرچوونی کاندیدەکان لە کۆنگرای ئەعلان نەکرێت قسەکەمان لەسەرەوە نییە من ئەوە گەرەی هەڵمەوە بۆەوەی کە ئێمە سێ هەڵبژاردنمان هەیە لە ناو کۆنگرەیە هەڵبژاردنێکیان بریتە لە هەڵبژاردنێکیان بریتە لە هەڵبژاردننی کەسی یەکەمی حیزب هەڵبژاردنێکی دیکان بریتە لە ئەوەی کە پێکتۆر ئەنجومەنی سەرکردایەتی نزیکە 71 کەس کاندیدا ئەم 71 کەسە تۆ بیرکەرەوە 20 کەسی لێ هەڵبژاردرێ ئەنجا ئەگەر ئەمە 900 کەس دەنگ بدا و 20 کەسیشی هەڵبژارد بێ بیرکەرەوە هەر فۆرمێکەیەنی 20 کەس ببینەوە فەرزی ئەسوات بۆ بکە بزانە چەندێکە خایانێ ئەگەر بێت و شتێکی تریشمانەیە ئەگەر بێت و ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەش لە ناو کۆنگرەیە هەڵبژاردرێت دیسان ئەمەش ئەرکەکەمان قورسترەکە چونکە دیسان ئەویش 20 کاندیدی هەیە واروە لەمەش 6 کاندید دەرەچێ لەبەرەوە ئەم ئەرکە یعنی مەبەسمان هەڵبژاردنەکان فراوانە واروەها زۆر چڕوپڕە قسەکەمان لەسەرەوەیە کە فریا ئەوە نەکەوین کە نەتیجەکە زووی ئالانکەین ئێمە ئەو پڕی جدیەتی خۆمان بەکارێنین بە حاوەلەی جدیەکەین لەوەی کە بە زووترین کات نەتیجەکەش ڕابگەینین قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە ئەگەر شتێک هەبێ ناوی تاخیربوون بێ تەنە ئەمە ئەگەنا زۆر باش سبەینێ بەبێ گرفت پشتیوان بەخوا دەچینە ناو کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیەوە ئینشاءالله خوا پشتیوان زۆر سپاس ئەندامی باڵای لیژنەی ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆی کە لەگەڵمان بوویت عزیزان ناوبەڕێکی کورت وەردەگرین زانیاریەکتان پێشکەش دەکەن و لە تەوەری سێم پێتان دەگەنەوە لەگەڵمان بمێننەوە ئەو هەڵە باوانە کامانن کە لە کاتی هەڵامەتدا ئەنجام دەدرێن. هەڵامەت ئازارێکی تاقەت پڕوچێنە و هەندێک جار تاو کۆکە و پژمین تاوەکو ماوەیەکی زۆر دەستبەردارت نابن. ئەگەرچی ئەم ئازارە کۆتایی پێدێت بەڵام هەندێک هەڵە ئەبنە هۆی درێژبوونەوەی ماوەی ئەم نەخۆشیە. بەکارنێنانی ڤاکسینی هەڵامەت. ڤاکسینی هەڵامەت یەکێک لە کاریگەرترین شێوەکانە بۆ چارەسەرکردنی ئەم ئازارە. ئەم ڤاکسینە ئەگەر بە تەواوی هەڵامەت چارەسەر نەکات لانیکەم بەشێکی زۆر لە دەرکەوتەکانی ئەم ئازارە لەناو ئەبات. ئەم ڤاکسینە جەستەتان لە بەرامبەر هەڵامەتدا بەهێزتر دەکات. خواردنی شلەمەنی بە پێی پێویست. سوپی مریشک یەکێکە لەو خواردنانی کە پێویستە لە کاتی توشبوون بە هەڵامەت بیخۆین. ئەم کاریگەریە بەهۆی مریشکەکەەوە نییە بەڵکو بەهۆی ئەو مادانەوەیە کە لە ناو ئاوی سوپەکەدا هەن. هەروەها دابینکردنی ئاوی لەش بە خواردنەوەی ئاو و چاو ئەو خواردنەوانەی کە شەکریان تێدا نییە باشترین ڕێکارن بۆ بەرگریکردن لە هەڵامەت. لە کاتی خۆیدا سەردانی پزیشک ناکەن. لەوانەیە بڵێن هەڵامەت نەخۆشیەکی ئاساییە و پێویستی بە چارەسەری پزیشکی نییە. بەڵام ئەگەر ڤایرۆسی هەڵامەت لە ماوەی 48 کاتژمێردا لەناو نەچێت جگە لەوەی ماوەی نەخۆشیەکە درێژترە بێتەوە ئەگەری بڵاوبوونەوەی بەناو کەسانی دیکەدا بەرزە بێتەوە. زیادە ڕۆیکردن لە خواردنی کاربۆهیدرات. ئەو کاتانەی کە نەخۆشن لەوانەیە زیاتر لە هەموو کاتێک ئیشتیهاتان بۆ ئەو خواردنانە بچێت کە حەستان لێتی و ئەم خواردنانە زۆر جار مەوادی کاربۆهیدراتین. بەڵام ئەبێ بزانین ئەو شەکرەی لە کاربۆهیدراتەکاندا هەیە بۆ نمونە لە ناو شیرەمەنی و ناندا خوێن بەرزەکەنەوە و ئەمەش ئەبێتە هۆی دابەزینی ڕێژەی خڕۆکەسپیەکانی ناو خوێن کە گرنگترین بەشی سیستمی بەرگری جەستەن.
ئازیزان و خۆشەویستان دەچینە تەوەری کۆتایی پەیامی ڕۆژ کە قسەکردنە لەسەر کەپکردنی دەنگە ناڕەزایەکان و ستەمکاریەکانی دەسەڵات وەک پێشتری ژاماژەم پێکردەوەی کە دوێنێ لە شاری هەولێر ڕوویدا دادگای هەولێر سزای 6 ساڵ زیندانی بەسەر کوڕانی بادیناندا سەپان تەنها لە پێناوەوەی کە ڕەنگە لە ڕێگەی مەسنجەرەکان و کۆمنت و فەیسبوکەوە ڕەخنەیان ناڕاستی دەسەڵات کردبێت یاخود بەشداری گرتبوونەوە ناڕزایەتێکیان کردبێت کە لە پێناو قوت و بژێوی ژیانی خۆیان و خەڵکیدا بووە بەڵام دەسەڵات دوێنێ سزای 6 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراون هێشتا هەندێک لە هاوڕەکانیشیان ماون ئاخۆ چارنووسیان چی دەبێ بەدەست دادگاکانەوە بۆیە ئەمە کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا چەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمڕۆ لە هەندێک لە شارەکانی هەرێمی کوردستان گرتبوونەوە ناڕزایی ساز دەکرێت بۆ پشتیوانی لەم گەنجانەی بادینان کە بە شێوازێکی ستەمکارانە سزا دراون لەسەر ئەم بابەتە و کاردانەوەکانی میوانداری بەڕێزی ماتحەمید بەڕێبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤمان کردووە کاکیمان زۆر سپاس بەخێر بێت زۆر سپاس ئەمەی دوێنێکە لە هەولێر ڕوویدا یاسایی بوو حەزەرەتی مەحیۆ فەرمێ لە عریف ئامیەک پرسی هەواڵی مەسلەخ و قەساب بەنگشتی شەهادەی شاری کرد محکەمە و نایب بەداخەوە دوێنێ ئەو بێتی مەحوی بەسەر محکەمەکەی هەولێر ئایسپاد بوو بوونە ینی قەسابخانەیەک بۆ سەربڕینی ئەو دەنگە ئازاد و ناڕەزی و ئەو دەنگە بێر و ئەو گەنجە چالاکانی نیشتیمان ئەوەی کە دوێنێ لە دادگاکانی هەولێر زۆر ناخۆش بۆ ئێمە کەوتەوە وەکو یاسایی وەکەوەی کە وەکو پارێزەر وەکوی لەو حەقلا ئیشەکەینەوەیە کە بووە سەکۆیەک بۆ دەربڕینی قەرارە سیاسیەکان بە سیغەیەکی قانونی ینی شتێک نەبوو ینی تەنانەت ئەگەر ئێمە مجەڕەد قەرار قانونیەکە ژوەر بگرین ئەگەر ئیسپات ببێ ئەم برادەرانە بە تەئکید سیخوڕەکەیان کردووە بە تەئکید جاسوسیان کردووە 6 ساڵ زیندانی چییە بڕێکی زۆر کەمە ئەوەیە ئەحکامی سەقیلەیە لە قانونە یا بێ حکمی ئەعدام بیا بێ مؤبەد بیا بێ 15 ساڵ بێ کەمتر نییە جاسوس نییە لەم وڵاتە بە 6 ساڵ و 2 ساڵ حکم دراوێ 6 ساڵ چیە ئەگەر کابرا فعلەن جاسوسی کردو ئەگەر جاسوسیشی نەکردو 6 ساڵەکە چییە یعنی تەنانەت لە ڕووی قانونیشەوە تۆ ناتوانانی تەکیفی قەرارەکەی محکەمی هەولێر بکەی کە بڵێ بۆچی وای ئەم 6 ساڵە پاساوەکانی دادگاڵە لە پێناو چیە 6 ساڵ زیندانی ئەوە نیشتیمانی ئاژاوەگێڕی چی بووە عقوبە نییە ئەوە ئینتیقامە ینی ئەوە سزانیە و تۆڵەیە تۆڵێ ئەو دەنگە ناڕازیانەیە کە لە دەڤەرێکە نابێت دەنگی ناڕازی تیابێ ینی ئەوە نییە کە تۆ بڵێ فعلەن ئێمە لە ڕووی قانونیەوە قەنەعەتمان بەوە کردبێ کە قابلی ئەوەن کە ئەم کەسانە ئەو حکمیان بەسەرا ئیسپات ببێ ئەوەی کە تۆ لە گروپێکی مەسنجەرا قسە بکەی چیشان وتووە قسەکە ئەوە نییە باشەوە گروپی مەسنجەرا بەس چیان تیاوتوە ڕخنیان لە دەسەڵات گرتو و باسی فلان کەسیان کردو ینی ئەوە شتێکە هەمووانێکی نەگەر وا بێ وڵاتەکە تەلبەن کرد بە یەکجارانی ئەوە دەری نایانێ بۆیان 6 و 12 بەڵام قسەکە لەوە نییە ئەو ئیتیجاهەیە کە پێشتر بەداخەوە ینی زۆر بۆ ئێمە غەریب بوو کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێش محکەمە کەوت پێش دادگا کەوت ئیدانی کردن تۆمەتەکانی خستنە پاڵ بەس قەرارەکەم ئابوو دوێنێ محکەمە ئەوشی بۆ تاوکردن لەبەرەوە ناتوانین ئێمە ئەوەی کە لە دادگاکان ئێمە باسی سەروەری یاساکەین زۆر بەڕوونی و ئاشکرایی پاشکۆیەتی بۆ ئەو هەتا ئەگەر دوێنێ بە تەواوی تاوانەکەشیان کردبێ ڕاستیش بوو بێ وا بوو بێ ئێمە ناتوانین لە لاشۆری خۆمانەوە هەز نەکەین کە ئەوان دوای تۆمەتەکانی سەرۆکی حکوومەت کەوتون کە بۆ ئەو دەنگانەیدا لەبەرەوە ئەو 6 ساڵە چیە و 6 ساڵە عقوبەی قسەکردنە عقوبەی ئازادیە عقوبەی بێریە عقوبەی جورئەتە عقوبەی ڕوبەڕوەستانەوەی دەسەڵاتێکە کە نایەوێت کەس ڕوبەڕووی بۆستێتەوە کەواتە ئەم بڕیاری دادگا تا چەند وای کردو کە سەروەری یاسا بخرێتە ژێر پرسیارەوە خۆی ئێمە چونکە دەسەڵاتی دادۆریمان نییە ئێمە ئەنجومەنی دادۆریمانی شتێکمان نییە بە ناوی دەسەڵاتی دادۆریەوە ئەوەی هەیە کە ئەیبینین دادێوەر ئاڵوگۆڕ پێکرێ بۆی قەرارەکە بخوێنرێتەوە بە زۆرینەی دەنگ دەرەچێ قەرارەکە هەموو دادۆرەکان لەگەڵ یانین بەڵگەکان قەناعەت پێکردنین و ناتوانانی تۆ لە ڕووی قانونیەوە قەناعەت بە خۆت بکەی کە فعلەن لەبەرەوە لە بابەتی سەروەری یاسایە لەبەرەوەی دادگاکان بەداخەوە لە خیلاری دوای 2014 و 15 دروستبوونی شەڕی داعشەوە گەڕانەوە بۆ دواوە یان لە باتی بەرەو پێشەوە بڕۆن سەروەری زیاتر سربەخۆیی زیاتر چەسپاندنی یاسای زیاتر لە دوای شەڕی داعشەوە ڕێک ئێمە ئەنجامی پێچەوانەمان دەستکەوت ئەبینی لە ساڵی 2018 14 حاکم لە دادگای تەمیز تەقاوت دەکرێن لەو 14 دە کەس کە دائەنرێ پێنجی ئەم لاو پێنجی ئەو لایە ینی لە ڕێی کەس شخصیاتی حیزبیەوە ناوەکانن دێ بۆ ئەنجومەنی دادوەری ئەمانە کاندیدی ئێمە بۆ محکەمەی تەمیز کە ئەمە لە سابقەی نییە سابقەی لە هەرێمی کوردستانان نییە کە ئەنجومەنی دادوەری دادگاکانی لە ڕێی وەزیری ناوخۆ جێگیری سەرۆکی حکوومەتەوە ناوەکانی بۆ بچێت و تعیین ببێ ئێمە دەردەکە لەمە قوڵترە کە ئەوەی دوێنێ ڕوویە ئەوەی کە دوێنێ ڕوویا دەرەنجام بوو
دەرەنجامی هەموو هاوارە بوو کە ئێمە چەند جار لەم کەناڵەوە هاوارمان بۆ کرد کە ئەم مەسیرەی کە دادگای پێڕوە کە ڕیاسی ئیستئینافەکان کە محکەمەی تەمیز کرد کە پۆستەکانی ئەنجومەنی دادوەری بە تەسکی حیزبی پڕەکرێتەوە ئەو دوێنێ نەتیجەکەیمان بین. کاتە ئەمەی کە دوێنێ ڕوویدا پێم وان نییە بەپێی راپۆرتەکان و پێ بەتانتی ڕێپۆرتەکانی ڕێکخراوی دیێچاردی کە چەندین ساڵە ئیش لەسەرم بابەتاکە شتێکی گەورە بێت بەڵام ئەمەی کە دوێنێ ڕوویدا لە مەوزوعی ناوچە جوگرافیەکە جیاوازی هەیە لە بەروی کە بادینان لە ماوەی ساڵی ڕابردوو ناڕزایی و تەنانەت خۆپیشاندان ئەوی تێدا ئەنجام درراوە. کاردانەوەکان بە کوێمان دەگا کاکیمات بۆ نمونەیە وەکو ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ ئێوە هەڵوێستان چی دەبێت هەڵوێستی ئەو چالاکوانانی دیکە لە ناوچەکانی دیکەیە چیە بێت تەنها ساعاتێک گردبوونەوە یاخود دەمەگەر تەنها ساعاتێک گردبوونەوە بێ دەسەڵات دەرەنجامەکانی تر دەسەڵات سبێنێ بۆ ئەوانەی دیکەش ماوە زیاتر پێڕاناکێشێ لە ڕاستیان لە بڕیارەکەی دوێنێ ستەمکارانەتر بێدەنگە بەرامبەرەوە بڕیارە ینی دروستکردنی زۆجەش بۆ شتێک باش نییە ئەوەندەی کە بەردەوامبوون لەسەر ئەو شتە باش ڕاستی کاک جەرا ئەو ئێمە کە خەممانە ینی لە دوێنەوە قسەی لەسەرەکەینەوەی ئێمە بۆ حکومەی کە پەیوەندیمان لەگەڵ کنسوڵخان و سەفارەت و ڕێکخراونی دەوڵەتەکان هەیە ئێمە پێیان بڵێن ئەمان لەسەر چ حکوم دراون ینی حاجێکی گەورەیە بۆ ئێمە لە هەرێمێکا بژیم لە ژێر سایی دەسەڵات و دادگایەکە کە خەڵکانی حکم بدرێ من چۆن ڕوون بێ بڵم وڵا لەسەر گروپی مەسنجەر حکم دراوە چۆن ڕوون بێ بڵم لەسەر ئازادی ڕادەبوونی حکم دراوە ئەم هەموو پۆزت لێ دین بەوەی کە ئێمە مەساحەیەکی ئازاد و هەرێمێکی ئازاد و ینی ئەوە بەڕێزێکیان داناوە بۆ وەڵامدانەوەی راپۆرتنی دەوڵەتەکان زوو دێ ئەمەوانی و ئەوە خراپە ینی کە نەتیجەکەش بینی زۆر پێچەوانی ئەوە لەبەرەوە ئەرکی سەرشانی هەمومانە کە بێدەنگ نێبین بەرامبەر بۆ بڕیارە ئەوە گرنگترین شتە و ئێستا دادگای تەمیز لە بەردەم ینی تاریخێکی حاسیمایە بۆ خۆی کە یا ئەو تا ئەو قەرارەی دادگای هەولێر پەسەند دەکا کە ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە بەسەرشانی هەموو دەسەڵاتەکانەوە بەسەرشانی پەرلەمانەوە بەسەرشانی کە یاسای تیرۆریان لە 2006 پەسەند کرد ئەمە نەتیجەکەی بوو کە ئەمڕۆی بینین هەمووانی کە دەستیشان بۆ بەس کرد هەمووانی کە لەگەڵ یانە پەسەندیان کرد ئەوە نەتیجەی ئەو لە هەموارەکەشیان لەگەڵ یانە بوو هەموو ئەوانی کە یاسایان تەقدیمە کرد بۆ ئەوەی تاوانی ئەلکترۆنیمان بۆ بکەن بە یاسا و بە قانونە هەمووی بارەکە هەڵەگرێ تەنیا بەسەراحەت نەسەرەوەی حکوومەتە نە پارتی نە دادگای هەولێر هەمووی بارەکە هەڵەگرێ بەس بە ڕێژە بەڵام ئەوەی کە زۆر خەزبووەتەوە ئەوەیە کە دادگای هەولێر دوێنێ بە ڕادەیەک ڕۆشتە ژێر هەژمونی حکوومەتەوە کە ئیتر پاساوی نەما ئینسان ناتوانێت ینی هیچ بڕوبیانێکی بۆ بێنێتەوە ئەرکی هەمومانە وەکو ڕاگەیاندن وەکو ڕێکخراوەکان وەکو دەنگە ئازادەکان کە لە پشتی ئەم قەزیەوە بۆسین و چاوەڕێی دادگای تەمیز بکەین و بیان خێنە بەردەمەوە بەرپرسیارەتی کە بزانین ئەنجامی بینی دادبینەکەیان چۆن ئێوە هیچ ڕێگەیەکتان گرتوێتەوە بەر بۆی بتانەوێت کە ئەم بڕیارە هەڵوەشێنەوە ڕاستی هەڵۆشانەوەی بڕیارەکە یاساییە بێ ئیجراتێکی قانونیا بڕاتدا ئەو پارێزەرە بەڕێزەکان کە دێمە دوێنێ قسەمان لەگەڵ کردوون پارێزەری ئەو کاک شێروان و هاوڵەکانی تانیان لە قەرارەکەی محکەمەی دادگای تاوانەکانی هەولێر ئەدەن و ئەچێتە بەردەم دادگای تەمیز و دادگای تەمیز دەبێت لە ماوەی 30 ڕۆژ لایەنی کەم وەڵام باتەوە ئەوە ڕێگە یاساییەکەیە بەڵام ئەوەی کە ئێمە جوڵانی ڕای گشتیەوە ئەو قەزەیە بە بێدەنگی تێپەڕ نەبێت چونکە یەک ئیشارەتی زۆر جوانە کە ئەگەر ئەم 6 کەسە بەم مەسیرە بڕۆن ئیتر هەمومان بن بۆ ڕێگەیە ینی یا بێت دوو ئیداری دروست بکەینەوە بۆ ئەوەی کە ئێمە لەم دوو قسە بۆ ئەوان بڵێنوانش لە دوو قسە بە ئێمە بڵێن یا بێ شەڕ لەسەر یەک ئیداریەک بکەین کە ئەم بنەما حکومڕانی ئەمنێ کە دروستی کردو تێکی بشکێنین لە دوێنێەوە قسەیەک لە ناوەم هەمووستەمکاریانەیە دەکرێت لەوەی کە قسەیەکی شیروانیە نەقل دەکرێت گوایە بە فشاری خێزانەکەی دانی بە هەندێک تاواندا ناوە ئەگەریش تاوانەکان هەبوو بێت ئەم قسێ تا چەندە ڕاستەوایە ئەمە لە مێژووی ناو زیندانەکاندا لە ئەزمموی ناو چاکسازی و زیندانیەکاندا ئەڵبەتە نەک چازازیەکاندا بوونی هەیە لەوەی کە خێزان کچ مناڵ ژن ببێتە فشار بۆی کە گیرا و دان بە تاوانەکەی دابنێت بەڵێ ئەو زانیارێ بەسپاسەوە کاک عەلی حەمەد ساڵح دوێنێ لە فەیسبووکەکەی خۆی نووسیوێتی کە چەند جارێک بەدەنگی بەرز لە هۆڵی دادگایەکە شێروانی هاواری کردووە کە من بە تهدیدی ئەویان کردم توان خۆشبەختانە دانی بە هیچ تاوانەکان نەناوە ئازایەتی و بیوریکی گەورەیە بۆ ئەو هاوڵەکانی بەڵام ئەو هەڕەشیان چەند جارێک لێ کردووە ئەویش چەند جارێک لە هۆڵی دادگایەکە ئەو تۆمەتەی ئەو بابەتەی وروژانەوە کە من هەڕشتێوان لێ کردوم کە ئێمە دەست درێژەکەی لەسەر خێزانەکە دەگەر تۆ ئەم تۆمەتانی کە دراوت نەتەپاڵت دانی پیاننی کە خۆشبەختانە نەچۆتە ژێرباری و فشارانە و دانی بە هیچ تۆمەتێکانە ناو لە دادگایەکە شادیارە لە ڕاستەیە کاک جەلال مشکلەکەەوە ئێمە هەموو جارکە باسی ئەوەکەین چەند جارێکیش لێرە ئێمە باسمان کردووە کە لە زیندانە بەتایبەت و زیندانانی کە مۆرکێکی سیاسی و حیزبی پێوەیە
هیچ جۆرە سزایەک و هیچ جۆرە ئەشکەنجەیەک نییە لە تاریخا درابی و لێرە نەبوونی نەبێ. ئێمە بۆ حکومێک کە ڕۆژانە کار لەگەڵ و دۆسیاکەین و بابەتی ئەشکەنجە بابەتێکی تەوەریکی گرنگی کارکردنی ئەمەیە بەڕاستی ئەمە ئاوا جاجار دێتە دەرەوە ئینسانێکی بێری ئاوامان لێ هەڵەکەوێ شتەکەمان بۆ کەشفەکە. ینی زۆر ینی شتێکی عجیب نییە ئەگەر بڵین هەیە داریش گۆرانیکی ئەڵێ ئێوە مەل بە ئاسمانەوە کوژنە بێوانی لە سوزانچیان لێ بکەن. لە ڕاستی ئەوان بە ئاشکرا خۆپشاندەرە کوژن ینی بە ئاشکرا ڕۆژنامەنووس دەستگیرەکەن بە ئاشکرا لە مامۆسا هەڵێن لە بە ئاشکرا ئیهانی ئەو میلەتەکەنە بێ ئەوەی کە لە ژوورەوە و کەس بەرچاوی نییە و ینی لە زیندانێک هایەجی 30 کەسی تیا 100 کەسیان تێکردووە بە دڵنیای شتێک ئەوە ڕۆژانە ڕۆدا بە تایبەت بۆ ئەو کەسانی کە تۆمەتی سیاسیان لە پشتەوە. زۆر باشە زۆر بە کورتی پێشەوەی کە هاوڕێکانی دیکەیان بەم شێوازە سزا نەدرن ستەم کارانە فشارەکانتان چی دەبێ وەکو هەموو ئەو ناوەندانەی کە هەن سەبارەت بە پشتیوانی لە مافەکانی مرۆڤ. بەڵێ ئەمڕۆ دیارە لە بەردەم پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەگە لە هەڵبژی شەید کۆبوونەوەیەک هەیە لە فیدراسیۆن ڕخراوەکانی کۆمەڵە بەندێنی هەفتی داهاتوو کۆبوونەوەیەک هەیە موعیدی کۆبوونەوەمان لەگەڵ سەفارەت و کنسوڵ و ڕێکخراو نێودەوڵەتیەکان لە وەرگرتنانی بۆ ئەوەی ئەوان لە ڕێخوایان و فشار لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە بۆ ئەو تۆمەتە دروستکراوانی کە بۆ ئەو ئازیزانی ئەمەیان دروست کردو تۆمەتەکان کە ئەنجومەنی ئاسایش دروستی کردەوە ئەو مدعیە بەسەریانەوە و داواکاری گشتی و دادگا ڕۆڵ ئەبینن ینی ڕۆڵیان پێ ئەبینرێ نەک خۆیان ڕۆڵێکی ڕاستەقینە ببینن ئەو تۆمەتانە بکشێنرێتەوە و بەراعەت بۆ ئەو بەڕێزانە دەربکرێت. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. تەبەن پاکچاوکردنی سیاسی لە مێژوویەکی کۆنی هەیە و پێشەوەی کە ئێستا چالاکوان بێ سەردەمێکیش ئێمە ئیسلامیەکان بوو کە گیرۆدێم جۆرە پاکتاوە سیاسیە بوون و پێم وایە مادەی تیرۆریش لە 2006ەوە دەرکرا ئێمە قوربانی یەکەمی من هەر جارێکتە لێرە لەگەڵ کاکدانێران و ئاماژەم بۆ داکە ساڵی 2006 یاسای تیرۆر مستهدەف بوو مستهدەف تەصفیەی سیاسی بوو لە ئیسلامیەکان بە پلەیەک. زۆر سپاس کاکەمەت سپاس دەکەین. بەڵازیزان بەرگە و بابەتەکانی پایانی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆی کە بینەرما بوون تا سپێنە پێتان دەگەینەوە لە ناو هۆڵی کۆنگرا لە سلێمانی کۆنگری چواری کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین باڵتانەوە خۆتان لەگەڵ.